الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە گەرمای بەتینی چلەی هاوینداین، گەرمایەکەش بەهۆی خۆرەوەیە. بەڵام ئێمەی موسڵمان لە هەموو دروستکراوێکی خوای پەروەردگار وانەی ژیان فێر دەبین. بۆ نمونە لە خۆرەوە کۆمەڵێک وانەی گرنگ بۆ ژیانی دنیامان فێر دەبین. ئەم جومعەیە بەویستی خوای پەروەردگار لەگەڵ جەنابتاندا چەند وانەیەکی گرنگ بۆ ژیانمان فێر دەبین. وانەی یەکەم، خۆر هێندە بەرزە، هێندە بەهێزە، بە هەموو گڵۆپ و چرای دنیا ناتوانن لە ڕووناکیەکەی کەم بکەنەوە. ئێستاوەتا ئێمە لە کاتی هەینیدا، لە کاتی ئەم نوێژی جومعەیەدا کە لە ماڵی خۆمانەوە وتارەکە پێشکەش دەکەین و ئێوەی بیسەران و بینەرانیش دەیبینن بەویست و ڕەحمەتی خوای پەروەردگار، ئەوە تا ئەم خۆرە کە ئێستا لە ئاسمانەوە بە سەرمانەوەیە هەموو گڵۆپەکان هەڵبکرێن، هەموو شەقامەکان، هەمووی ببێتە چراخان، هیچی ناتوانێت کاریگەری لەسەر تیشکی خۆردا بنێ. بە پێچەوانەوە ئەوە ڕووناچی و گەرمی و هێزەکەی تیشکی خۆرە کە هەمویان لە کار دەخا، هەمویان یعنی هیچ دەورێکیان نابێ، بوون و نەبوونیان وەکو یەکی لێدێ. تۆی مرۆڤیش وەکو خۆر بە، ئەوە تا خۆر هەموو شاخەکانی دنیا ناتوانن بەری بگرن. کوردەواریش چەند جوانی وتڵە بەری خۆر بە بێژنگ ناگیرێ. تۆی موسڵمانیش وا بە، هەموو ناحەزان بیانەوێ بێدەنگت بکەن، بێڕەنگت بکەن، بەویستی خوا ناتوانن. بوونی تۆش پەیوەستە بە پابەندبوونت بە شەریعەتەکەی خوای پەروەردگارەوە. خوای پەروەردگار لە سوورەتی الجاثیەدا دەفەرمێ: ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها ولا تتبع أهواء الذين لا يعلمون. تۆمان خستۆتە سەر ڕێباز و بەرنامەیەکی زۆر ناوازە بێوێنە لە جیهاندا. على شريعة، بەڕێزان سەیری وردیەکانی قورئانکەن. ئەو تەنوینی شەریعەتین بەڵگەیە لەسەر زۆر گەورەی. خوا دەفەرمێ ئەو شەریعەتی ئیسلامە زۆر زۆر گەورەیە، زۆر ناوازەیە، بێوێنەیە، نە لە ڕابردوودا نە لە داهاتوودا وێنەی نییە. فاتبعها، تۆ شوێنی بکەوە، تۆ لێی زیاد و کەم مەکە، تۆ ڕێک شوێنی دینەکەی خوای پەروەردگارکەوە. ولا تتبع أهواء الذين لا يعلمون، شوێنی ئارزوەکان مەکەوە. ئەهوا بەجەمع هاتووە. شەریعەتی ئێمە یەک دانەیە، چونکە لە خوای خالقی یەک تاکەوەیە کە ئەڵڵایە سوبحانە وتەعالە. خوامان تاکە، شەریعەتەکەشمان تاکە. بەڵام مرۆڤەکان زۆرن، ئەهوا ئارزوەی مرۆڤەکانیش زۆرن. تۆ شوێنی ئارزوەکان مەکەوە کە مرۆڤێکی وەکو خۆت دایناوە کە ئەوانیش زانان، نەوەڵڵا الذين لا يعلمون، کە نەزانن. بەخوا هەر کەسێ بە شەریعەتی خوا ڕازی نەبێ نەزانە. بەخوا هەر کەسێ بیێ بەرنامەیەک بۆ مرۆڤەکان دانێ بیان حەسێنێتەوە وەڵڵاهی نەزانە، وەڵڵا کاتی خۆی و تەمەنی خۆی بە فیڕۆ دەدا، بەخوا ماڵ و سەرۆت و سامان بە فیڕۆ دەدا، بەخوا خوێنی گەنج و لاو بە فیڕۆ دەدا. بەڵام شەریعەتەکەی خوا زۆر مەزنە. على شريعة من الأمر فاتبعها. ئەگەر لەگەڵ شەریعەتی خوادا بووی، هەموو دنیا ناحەزت بێ ناتوانە ڕەشت کاتەوە، هەموو دینیا بێوێ بسڕێتەوە ناسڕێیتەوە. یوسف پێغەمبەر سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ، خستیانە زیندانەوە، هەر پێی وترا ئینا نەڕاکە من المحسینین. بەخوا لەناو تاریکی زیندانە تاریکەکانی میسردا بوو، بەڵام ئەوەندە لەگەڵ پەروەردگاری تێکەڵاو بوو، ئەوەندە ئەخلاقی کە بەرهەمی ئیمانەکەیە جوان بوو، وەکو خۆر دەدرەوشایەوە، وەکو خۆر هەر نەشاردرایەوە. بۆیە هاوڵانی زیندانی پێیان دەوت ئینا نەڕاکە من المحسینین. کاتێکیش کەوا بوو بە وەزیری دارایی، موچە و قوت و نانی خەڵکی میسر و دەوروبەر و وڵاتی کەوتە بەردەست، وەکو خۆر تاریکی برسێتی ڕاونا، وەکو خۆر گەندەڵکارانی ڕاونا، وەکو خۆری ئاسمان ڤایرۆسی ئەوانەی بە ناوی ئاین و قەشە و ڕاهیب و شتەوە خوان ناو نابوو قوتی میلەتیان دەخوات، هەموویانی ڕاماڵی. ئالەوێشە پێی وترا ئینا نەڕاکە من المحسینین. پێغەمبەری سەرۆرمان صلی الله عليه وسلم کاتێک کە لە تائیفا دژایەتی دەکرا، سێ سەرۆک هۆزی زۆر بەهێز
لە جیاتی ئەوەی پشتیوانی لێ بکەن، پەنای بدەن، وەکو پەناهەندەیەک وەریگرن و دیفاعی لێ بکەن. زۆر نامەردانە و بە وشەی نەشیاو کە لە سیرەدا هاتووە جوابیان کرد و دەریان کرد، نەکەرەوەندە منداڵ و هەرزەیان شوێن خست و دەستی پیرۆزی، سەری پیرۆزی، قاچی پیرۆزی بە بەردی ئەو کەڵفامانە بریندار کرا، خوێنی پێداهاتە خوارەوە. بەڵام ئەو خۆرە ناشاردرێتەوە، بەو نەزانانەی تایف ناشاردرێتەوە. هەر لەو سەفەرەدا عەداس موسڵمان بوو، ئەو دەست و قاچەی بەردی پێدادەندرا، عەباس تێگەیشتەوە دەست و قاچی ڕەحمەتە، داهاتەوە ماچی کردن. دەرسی دووەمی ژیان ئەوەیە جاروبار خۆرگیران ڕوودەدا. جاروبار خۆرگیران ڕوودەدا بە تەواوەتی یان بە نیوە خۆرگیران. هەر یەکێک لە ئێمە لە تەمەنی خۆمان داوای کە تەمەنێکتان هەیە خۆرگیرانی تەواوەتیمان لە ساڵانی ڕابردوودا لە 2000ەکانە بینی، هەروەها خۆرگیرانی ناتەواویشمان هەیە کەوا خۆر نیوەی دەگیرێ نیوەی ناگیرێ. ئەمەش لە بەهاو گەورەی خۆر کەم ناکاتەوە. کاتێک کە خۆرگیران ڕوودەدا، ڕووناچەکەی هیچی دیار نامێنێ یان نیوەی دیار نامێنێ، لە بەهاو گەورەی خۆر کەم ناکاتەوە، بەڵکو خەڵکی ئەمجا زیاتر قەدر و گەورەی خۆریان دێتە بەرچاو، ئەمجا گەورەتر و گرنگتر و خۆشەویستتر دەبێت لەلایەن ئەو وڵاتانەی کە خۆر کەم کەم دەردەکەوێ. کاتێ خۆر دەردەکەوێ خەڵکی شاگەشکە دەبن لە خۆشی بینینی خۆر کە خۆر هاتۆتە دەرەوە، چونکە ساڵ 12 مانگ هەور و باران و ئەوانەیە و تەمە. ئێستا ئێمە لەبەر خۆر پەنا بۆ سێبەرەکان دەبین، پەنا بۆ فێرکەرەوە دەبین، چاویلکەی دژە خۆر بەکاردێنین کاتێک کە داچینە بەر خۆر. بەڵام هەر ئەم خۆرێکی ئێستا ئێمە پێویستە لەبەر تیشکەکەی بەتایبەت لە کاتی نێوڕوان و دەمە و عەسرا خۆی لێ پارێزین، هەر ئەو تیشکی خۆرە کە گەیشتینە کۆتایی پاییز و سەرەتای زستان، ئەوەتە هەمومان دەزانین بە دوویدا ڕادەکەین، بزانین کەی خۆری ڕەحمەت بێتە دەرەوە لە بەربەڕۆژکەیەکە خۆمانی بخێنە بەر، پەنجەرەی ماڵەکان و پەردەکانی بۆ لادەین و ماڵەکانمان گەرم کاتەوە، چونکە کەم دەردەکەوێ هەمومان عەوداڵین. ئێستا خۆر چونکە بەردەوام لەگەڵمانایە و بەتین و بەهێزە و هەموو ڕۆژێ هەڵدەیە هیچ شتێک بەربەستی ناکا، هەموو ڕۆژ بە دەرەوەی خۆمانی لێ دەشارینەوە و لەبەری ڕادەکەین. کەواتە خۆر پێمان دەڵێ زۆر غیبەن تەزدید حبەن، ئەمە وانەی ژیانە، کەم کەم سەردانی یەکتر بکەن با لە لای یەکتر خۆشەویست بن. وەڵی تۆی بەڕێزیش هەموو ڕۆژێک بڕۆیتە ماڵی براکەت، بڕۆیتە ماڵی خوشکەکەت، بڕۆیتە ماڵی هاوڕێکەت، هەموو شەو سەردانی بکەی، دۆستان و خزمان بەسەر بکەیەوە، با وەکو خۆر پڕ خێر و بەرەکەت و ڕەحمەتیش بی، وەڵی بڕواتان هەبێ خۆشەویستیەکە لەلایەن کەم دەبێتەوە. نە، وەکو خۆر جاروبار خۆت بزرکە، جاروبار خۆت بزرکە لە شوێنەکە کەم دەرکەوە، خەریکی تەسکیەی نەفسی خۆت بە، خەریکی بە دوعاداچوون بە دوی عیب و عاری خۆت کە وەکو ئیمامی غەزالی چەند ساڵ خۆی دوورە پەرێز کرد، لە ئەنجامە تیشکی خۆری کتێبی ئیحیا علوم الدین لەدایک بوو کە هەتا ئێستا بە شانازیەوە دەخوێنرێتەوە، بەردەوامیش دەبێت، دەرسوانەی ژیانی لێفێر دەبین. تۆش جاروبار ئەوەندە تێکەڵ مەبە، جاروبارێک خۆت پەنا بگرە، خەریکی خوێندنەوە بە، خەریکی نووسین بە، خەریکی تێڕامان بە لە ڕابردووی سەقەتت، خەریکی بەرنامەدانان بە بۆ داهاتوویەکی پڕشنگداری پڕ لە ئیسلامەتی و خواناسی و دینداریت بە ئیزنی خوای پەروەردگار. ئەینا وەکو خۆر کە هەموو ڕۆژە بە دەرەوە بێعەرزمکردن بێزراو دەبی، خەڵک لێت بێتاقەت دەبێت، با خێر و بەرەکەت و ڕەحمەتی شت پێ بێ. لحديث متفق عليه بخاري مسلم ده هاتو ده فرمي عبد الله كري مسعود رضا ورحمتي خواهي پروردگار لو صحابة آزيز وبريزي پیغمبر بي صلى الله عليه وسلم همو روجاني پێنجشەممەی تەرخان کردبوو بە زمانە شیرینەکەی ئامۆژگاری مسلمانانی دەکرد. پیاوێک ڕۆژی عەرزی کرد ئەی عەبدوڵڵای کوڕی مەسعود پێشەوا و سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیمامی مسلمانان خۆزگە لە خۆزگەی خوا هەفتەی هەر یەک ڕۆژ نەدەبوو دەرسە عامەکەت وانە گشتیەکەت کە ئەمە دەرسی هەفتانەی هەینی نییە و تاری جومعە نییە، ڕۆژێکی تەرخان کرد بوو خەڵکی مەحەلە و گەڕەک و مزگەوت هەموو کۆ دەبوونەوە و ئامۆژگاری دەکردن. پیاوەکەوە عەرزی کرد قوربان خۆزگە لە جیاتی ڕۆژێک هەموو ڕۆژێ بوویایە ئەم خێر و بەرەکەت و دەرسە خۆشە. عەبدوڵڵای کوڕی مەسعود فەرمووی نابێ وا بکەین،
چونکە ئێمە شوێنکەوتوی پێغەمبەرین صلی الله عليه وسلم. كان رسول الله صلى الله عليه وسلم يتخولنا بها مخافة السامة علينا. والله پێغەمبەری ڕەحمەت صلى الله عليه وسلم آخر قسە هەیە لە قسەی پێغەمبەر صلى الله عليه وسلم خۆشتر بێ، شیرینتر بێ، لەو دەمە مبارەکەی بێتە دەرەوە و بۆنی خۆشی بەسەر خەڵکا بڕوە بەخوا نییە. خۆزگەم بەو سەحابانەی کەوا لە دەمی مبارەکیەوە خۆیان قسەکانیان بیستووە، یا الله داوا لێ دەکەین لە قیامەتە ئاوا خۆمان لە دەمی پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم ئەو کەلامە شیرینە ببیستین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی بۆ سەحابە دەخوێندەوە؟ قورئانی بۆ دەخوێندنەوە، قورئانی بۆ مانا دەکردن و شی دەکردنەوە. فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو ڕۆژێ داینە دەنیشانین ئامۆژگاریمان بکا وتارمان بۆ بخوێنێتەوە. مەخافەتە السامەتی عەلەینا، بۆ ئەوەی بێتاقەت نەبین، بۆ ئەوەی ماندوو نەبین. بۆیە منیش پێنج شەمانم تەرخان کردو و هەفتەی یەک ڕۆژ وانەی گشتیتان پێ دەڵێمەوە هەموو ڕۆژێ نایڵێم. بەڵێ تەنانەت ئەگەر قورئان بێ، ئەگەر حەق و هەمووی ڕاستی بێ، ئەگەر لە دەمی پیرۆزی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بێتە دەرەوە، ئەگەر تۆ سەحابەش بی، مرۆڤ سروشتێکی هەیە هەموو ڕۆژێ بەردەوام شتێکی بەهاتە بەرچاو گوێی لێبوو حەس بە بێتاقەتی و ماندووبوون دەکا. بەڵام ئەگەر هەفتەی جارێک بێ تامەزرۆی بیستنی، ئەوە تا ئێمە تامەزرۆی هاتنی ڕۆژی هەینین. والله ئێمە کە هەموو مزگەوتەکانیان لێ قەدەغە کردوین ئەوە قافە نەکبەتە، تامەزرۆی نەماڵی خۆمانەوە ئەگەر لەڕێ ئەم کامێرەیەش بێ، لەڕێ ئەم ئەنتەرنێتەوە بێ، بە دیداری جەنابتان شاد بین. بەخوا ئیشی دنیاییشمان بە یەک نییە، ئیشی سیاسیمان بە یەک نییە، پارە و پوڵمان لە یەکتر ناوێ، پۆست و پلەمان نییە بیدەین بە کەس و کەس داوای شتێکمان لێ بکە. بەس خۆشەویستی دینەکە، بەرنامەی ئیسلامەکە، توێشەبەرەی قیامەتەکە چاو لێ چەندمان پێخۆشە. جەنابەت چاوەڕێی ڕۆژ دەژمێری ئەوە الحەمدولله هەفتە هاتەوە و گوێمان لە وتارێکی تازە گرت و چەند وانەیەک بۆ دین و ژینمان فێر بووین. ئەگەر هەموو ڕۆژێ ئێمە وتارێکی هەینی پێشکەشکەین ئەو تاموچێژەی نامێنێ. بۆیە خوای الحەکیم و کاربەجێ تەماشاکە جومعەی واجب کردووە هەفتەی یەک جارە، وتارەکەش نابێت زۆر درێژ بێ بۆی مسلمانان لە کاتی گوێگرتن ناوەڕز نەبن. یعنی ئەوە نیشانەی بێئیمانی نییە، با بڵێ کەلامی خوایە هەمووی حەقە و نابێ وەڕزبی. نەخێر، خۆر ئەو دەرسەی پێوتین ئەوە تا لە زستانە خەڵک بە شوێنی ڕادەکا، لەو وڵاتانی کە کەم دەردەکەوێت خەڵک شەیدانە ئەو داڵانە شاگەشکە دەبن ببینینی کەچی لە وڵاتی ئێمە لە هاوینە، چونکە هەموو ڕۆژێ لەسەر سەرمانە و بەردەوامە خۆمانی لێ دەشارینەوە. وانەی سێەم، ئایا هیچ شتێک هەبووە و هەیە تا قیامەت جێگەی ڕووناچی و وزە و گەرمی خۆر بگرێتەوە کە مرۆڤ بە زانست دروستی کردووە؟ خوا ڕۆژێک زانست توانی لەم سەدەی 21ەیە، لەم 2026ەیە بە مرۆڤایەتی بڵێ خەڵک پێویستی بە خۆر نەما، بە ڕووناچی خۆر، بە گەرمی خۆر، بە وزەی خۆر. نەخێر، هەرگیز. حتا قیامەتیش نابێ، حتا قیامەتیش زانست چەند پێشکەوێ دەستکردی مرۆڤ ناتوانێت شتێک دابێنێ لە ڕۆژە وەکو تشکی خۆر هەموو جیهان ڕووناکاتەوە، لە شوێنێک ئاوا بێ و لە شوێنێک هەڵبێ. وەکو تشکی خۆر میکرۆب و ڤایرۆسەکان ڕووناچیەکەی لە ناوبەرێ، ببێتە مایەی خۆراک و ڕۆژنەپێکاتن بۆ ڕووەکەکان، بۆ زیندەوەرەکان، بۆ بەپیتی زەوی. شتیوان نییە و مەحاڵە. دەی دڵنیاش بن شەریعەت و بەرنامەکەی خوای پەروەردگاریش کە خالقی ئەو ڕۆژەیە هیچ بەرنامەیەکی مرۆڤ جێگەی ناگرێتەوە. اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. بەخوا خوا دینەکەی بۆ تەواو کردوین، ئەم دینە نوقسانیتیان نەماوە. ئەم دینەیە کە خوا وەڕەضیت لەکم الئیسلامە دینە. خەڵچینە هەر وەختێک خەڵک توانی بڵێ خۆر باوی نەما، کاکە باش شەریعەتیش باوی نەمێنێ. بەڵام چۆن ئەو خۆرە کە خالیقەکەی ئەڵڵایە، هیچ هێزێک نییە، هیچ بەرنامەیەک نییە، هیچ عیلمێک نییە، هیچ دەستکردی مرۆڤێک نییە بتوانێت جێگای خۆرمان بۆ بگرێتەوە. بە وەڵڵاهی ئەو شەریعەتی ئیسلامەش هیچ بەرنامەیەک ناتوانێت جێگای بگرێتەوە. بە پێچەوانەوە بەخوا وەکو ئەو وایە بە هەزاران هەزار مۆم هەڵکەی، چرا و فتیلە هەڵکەی، لۆکس هەڵکەی، گڵۆب داگیرسێنی لە کاتێکا خۆروا لە ناوەڕاستی ئاسمانەیە. بەخوا ئەوە خۆ هیلاکردنە ماڵ بە فیڕۆدان و کات بە فیڕۆدانە. چوارەم، وانەی چوارەمی ژیان ئەوەیە هەموو ڕۆژێک کە هەڵدێ و ئاوا دەبێ خۆر
بەروارێک لە ڕۆژ و مانگ و ساڵێکدا کە هەرگیزا و هەرگیز دووبارە بوونەوەی نییە تۆمار دەکرێت. هەموو ڕۆژێکە خۆر هەڵدێ و ئاوا دەبێ بەروارێک لە ڕۆژێکە ئەو ڕۆژە لە مانگێکە لە ساڵێکە بەردوارەکە تۆمار دەکرێت جارێکی تر هەرگیزا و هەرگیز دووبارە نابێتەوە. ئێستا ڕۆیمە کەلەوتاری هەینی داین حوتی هەشتی 2026 حتا ڕۆژی قیامەت جارێکیکە حوتی هەشتی 2026 دووبارە نابێتەوە. ئەمەش دووانەی زۆر زۆر گرنگمان پێ دەڵێ. عەرزم کردن ئێمەی موسڵمان لە هەموو شتێک ڕادەبێنین، وانەی ژیانی لێوەردەگرین. ئەمە ئیسلامە کە ئاوا با فێرمان دەکا لە جیاتی لەو گەرمایی کە عەرەق بەلەشماندا دەچۆڕێتەوە و گەرمامانە و جەنابیشتان گەرماتانە، ئێمە دەرسی ژیان وەردەگرین. دووانەی گرنگ لەوە وەردەگرین هەموو ڕۆژێکە هەڵات و ئاوا بوو بەروارێکی تازەیە و دووبارە بوونەوەی نییە. وانەی یەکەم، تەمەنی ناسنامەکەت لەگەڵ تەمەنی ژیانت با زۆر جیاواز نەبن، چونکە مرۆڤ دوو تەمەنی هەیە. تەمەنێکیان لەسەر ناسنامەکە نووسراوە جەنابە ساڵی 1960 لەدایک بووی، تۆ 1970 ئەو 2000 ئەو 2010 ئەو 2015 لەدایک بووە، ئەو 2026 لەدایک بووە. ئەمە تەمەنی سەر ناسنامەی پێ دەڵێن. بەڵام تەمەنێکمان هەیە تەمەنی ژیانی تۆیە، تۆ چەند ژیانت کردووە لەسەر زەویدا. بڕواتان هەبێ هیوا هەیە تەمەنی ناسنامەکەی 60 دانە ساڵە. ئەگە بە تەمەنی ناسنامە بۆی حسابکەی ساڵی ئەوەندە لەدایک بووە، ئێستا 60 دانە ساڵە تەمەنی ناسنامەی هەیە. 60 دانە ساڵە بە ناسنامە لەدایک بووە. بەڵام تەمەنی ژیانی ڕاستەقینەی بۆ بخوێنیەوە بەراوردی کەی 5 ساڵ ژیاوە. وە تەماشا دەکەی مرۆڤ لە کاتی سەرەمەرگا کاتێک کە دەبینێ خوایە گیا من 70 ساڵ تەمەنی ناسنامەم هەیە، بەڵام بڕواتان هەبێ هەمووی 10 ساڵ نەژیاوم، ئەی 60ەکەی تری چی لێ هات، ئەی 50ەکەی تری چی لێ هات، لانی کەم دوای باڵغبوون 55 ساڵی تەمەنم دیار نییە. مرۆڤ ئەژنۆی دەشکێ، زمانی لاڵ دەبێ، ترسی کاتی مردنی بۆ دێ. بۆیە یەک ڕۆژت بەلۆشی بۆ مردن بەجێ مەهێڵە، چونکە لە سەرەمەرگا دێتەوە بەرچاوت. ئەی دەڵی مامۆستا چی بکەم؟ وەڵڵا برا نەموچەم هەیە و نە پارەم هەیە. کاکە کاری چاک زۆرە. هەر ڕۆژانە ئەگە دایک و باوکت ماوە هەستای بڵێ بابە گیان یا ڕەبی خوا تۆمان بۆ بێڵێ و سایە و سێبەر لەسەرمان بەردەوام بێ. ئەزانی باوکت بۆ قسەیە چەند خۆشحاڵ دەبێ، ئەزانی ئەو ڕۆژە بۆ تۆ ئەگە هیچ خێری ترین نەکرد بێجگە لە عیبادەتەکان بەستە. ئەگە دایکت ماوە ڕۆژێکەکە هیچ چاکت پێ نەکرا بڕۆ پەلاماری قاچی دایکتدا بڵێ دایجان بۆنی قاچەکانت بۆنی بەهەشتی خوای پەروەردگاری لێ دێ، یا ڕەبی ئەو قاچەت لە ماڵەدا هەر بمێنێ و ئەم خێر و بەرەکەتەمان لەدەست نەچێت. ئەزانی دایکت بۆ چەند خۆشحاڵ دەبێ، ئەزانی تای تەرازوو چەند پڕ دەبێ، ئەزانی ئەو ڕۆژەت پڕ بوو لە خێر و بەرەکەت خۆمە دەتوانی. ئەگەر نەماون ڕۆژانە دوعایان بۆ بکە بڵێ یا ڕەبی خوا لە دایک و باوکم خۆش بی. ئەزانی لەو قەبرەیە بەو دوعایە چەند شادمان دەبن. ئەو وەلەد صالح يدعو له، ئەزانی ئەگەر دەتەوێت صالح بی، یەکێک لە نیشانەی مرۆڤی صالح ئەوەیە زۆر دوعا بۆ دایک و باوکی دەکات. ئەو وەلەد صالح يدعو له، کەسێک ئەولادێکی صالحی هەبێ، ها وەلەد صالح. ئەگەر دەتەوێت ئەولادی صالح بی، لە دوای مردنیش زۆر دوعای خێر بۆ دایک و باوکت بکە. ئەو ڕۆژە زۆر دوعای خێر بە کوڵ بۆ دایک و باوکت بکە کە لە قەبرەکەیان تۆ دەچێ ڕیزی صالحانەوە. کۆترێک چۆلەکەیەک هەندێ نانەوردە لە ماڵەکەتە هەیە مەیخە تەنەکەی خۆڵەکەوە، مەیکە سەلەی خۆڵەکەوە لە شوێنەکە لە پەنایەکە بووان ورکە و داینێ، چاکەیەکی زۆرت کرد. کۆترێک تینوێتی تۆ قاپی ئاودانێ هەز دەکەی لە دڵۆپەی ئاوی شوێنەکە دەخواتەوە، تۆ قاپی ئاوی بۆ دانێ. سەگێکی بێلانە کە حکومەت واجبە کۆیان کاتەوە ژیانی خەڵکیان هەراسان کردووە، بەڵام کاتێک کە حکومەت لە وڵاتەیە بە ناشکوری نەبن بەس بۆ زەریبە و پارەکۆکردنەوە هەیە، ئەینا سیفاتی چاشی یەکجار کەمە و سیفاتی خراپی بەداخەوە یەکجار زۆرە. تۆ هەوڵ بدە سەگێکی بێلانە ئێسقانێک خواردنێک لەسەر سفرەکە ماوەتەوە لە شوێنەکە لە پەنایەکە بۆیان ڕۆکە. ئەو ڕۆژەت پڕ بوو لە خێر و بەرەکەت. ڕێگای خێر یەکجار زۆرە. بە شەقامێکە دەڕۆی ئازارێک لەسەر ڕێگایەکە لای بە، تەمەنەکەت پڕ بووەوە. با تەمەنی سەر ناسنامەکەت لەگەڵ تەمەنی ڕاستەقینەی ژیانت لە یەک نزیک بن، نەک بینەکەیان زۆر بێ و لە سەرمەرگا پەشیمان بیتەوە. دەرسی دووەم ئەوەی کە عەرزم کردن هەموو ڕۆژێکە خۆر هەڵدێ بەروارێکی تازەیە، ڕۆژ و مانگ و ساڵێکە قەت دووبارە بوونەوەی نییە. پێمان دەڵێ ئەی مرۆڤ تەماشاکە، هەموو کەلوپەلێک، هەموو دەرمانێک، هەموو خواردنێک کە دەیکڕی
دوو بەرواری لەسرە، بەرواری دەرچوون، بەرواری بەسەرچوون. ئێستا جەنابەت سەریشی سەبرنجی ماڵی خۆت کە ڕۆنەکەت کە شەکرەکەت کە هەتر هەرچی دەڵێ سەری ئەو دەرمانەکە ئەو حەپا ئەو دەرزیە ئەو شروبە کە تەماشای دەکەی هەموو خۆراکێک و هەموو دەرمانێک دوو بەرواری لەسرە، بەرواری دەرچوون، بەرواری بەسەرچوون. ئەمەش پێمان دەڵێ لەبیرت بێ هەموو کێشەیەک بەروارێکی بەسەرچوونی هەیە، بەخوا هەموو کێشەیەک بەرواری بەسەرچوونی هەیە وەکو بەرواری دەرچوونی هەیە. بەعاریفێکیان وت قوربان ڕۆژگار بە دژواری دەگوزارێ، فەرمووی خۆت دەڵێی دەگوزارێ بە قسەکەرەکەی وت. کابراوتی قوربان ڕۆژگارەکە زۆر بە خراپی دەگوزارێ، زۆر زەحمەتە. فەرمووی کوڕی خۆم، برای خۆم، تۆ دەڵێی دەگوزارێ ناڵێی بە دژواری دەمێنێتەوە، بەخوا هەر دەگوزارێ، دڵنیا بە دەڕوا بەرواری بەسەرچوونی هەیە. ئەو عارف و خواناسە فەرمووی ژیان وەکو کتێبێکی گەورە وایە. ئایا هیچ کتێبێک لەبەر چەند ڕستەیەکی ناخۆش کتێبەکە هەمووی فڕێ دەدەی؟ بەخوا کتێبم خوێندۆتەوە جار هێستی چ لاپەڕە ڕۆیشتم خەری بۆ وازی لێبێنم، بەڵام لە دواییدا ئەو کتێبە ئەوەندە شیرین بۆ جار هەبوو تا سعات 2 شەو بەخوا بە دیاریەوە دانیشتوم. چەندەها کتێبی ئەوە لە کتێبخانەکەمدا هەیە کە سەرەتا دەستم پێکردووە چەند لاپەڕەیەکی زۆر ناخۆش و بێتام بووە لە لای من، حتا گەیشتمە ناوەڕۆکیەوە ئەم جاخۆشی و لەزەتی کتێبەکە دەستی پێکردووە. بەخوا ژیانی جوایە لەبەر چەند لاپەڕەیەکی ناخۆشی نەفرەت لە هەموو ژیانی خۆت مەکە. یەک تۆ سەبر بگرە بە ئیزنی خوای پەروەردگار، بەروانە ناخۆشەکان بەسەر دەچن، بەرواری دەرچوونی هەیە، بەرواری بەسەرچوونیشی هەیە، ئەم لاپەڕانش بەسەر دەچن، لاپەڕەی نوێ مێژووی نوێ دێتە ژیانتەوە. زانایەک نمونەیەکمان بۆ دێنێتەوە، دەڵێ کاتێک کە منداڵ بووین ئیملامان دەکرد، مامۆستا دیگوت ڕێنووس ئیملا بکەن بۆی بزانم داخۆ فێری نووسین بوون. ئەگە 3 هەڵەمان بکردایە مامۆستا 3 نمرەی لێ دەشکاندین، 17مان لە 20 دێنا. ئەو نووسەرە ئەو مامۆستایە دەڵێ بیرم دەکردەوە چەند جار بە 7 گریاوم بۆ ئەوەی 20 لە 20م نەهێناوە 7م هێناوە، چونکە 3 دانە ڕێنووسم هەڵە بۆ مامۆستا 3 نمرەی لێ شکاندوم. ئێستا تەمەنم 50 ساڵە، 50 ساڵە و چەندەها کتێبم نووسیوە. تەماشا دەکەم گاڵتەم بە خۆم دێ، گاڵتەم دێ، زەردەخەنم دێ بۆ ئەو کاتانەی بە 7 گریاوم. دڵی باوکوداکیشم ناڕەحەت کردووە، ژیانم لە خۆم تاڵ کردووە، ئەمە چێ 20 لە 20م نەهێناوە 7م هێناوە. ئێستا لە تەمەنی 50 ساڵیدا گاڵتەم بەوە دێ کە لە قۆناغی بنەڕەتی لە 3 و لە 4 بنەڕەتیدا ئیبتیداییدا ئەوە بۆ دەرەجەیەک ژیانی خۆم بۆ 7 تاڵ دەکرد و خەمم لێ دەخوارد. بە هەمان شێوەش ئەو زانایە دەڵێت لە تەمەنی 50 ساڵیدا تەماشای تەمەنی 20 ساڵی بکە، هەندێ ڕوودا و هەبووە لە تەمەنی 20 ساڵیدا خەری بۆ خۆتی بۆ بکوژی کە بۆ جێبەجێ نەبووە. ئێستا لە 50 ساڵیدا دوای 30 ساڵ سەیریکە وەڵی پێکەنینت پێی دێ، ئەڵێ باشە منەوە کاتە بۆم دەکرد. لەگەڵ بڕات برادێکە بڕوا بکە بیر دەکەیتەوە لەسەر شتی وا عاجزیت بووە، ئێستا گاڵتە بە خۆت دەکەیت، دەتخوا ئەو شتە ئەوەی دێنا من ئاوا لەگەڵ فڵان کەسی هاوڕێمدا، خزممدا، هاوپۆلمدا، هاوپیشەمدا ئاوا دەمەقاڵیم دروست کرد، تخوا ئەوەی دێنا وەخوا لەگەڵ خێزانمدا، یعنی هاوسەرێک بیر بکاتەوانەیە کاتی خۆی دڵی هاوسەرم هێشان 30 ساڵ لەمەوە بەر لەسەر فڵان قسە لەسەر فڵان شت، تخوا ئەوەی دەویست. ژنێک بیر بکاتەوە دڵی ئەو پیاوەم ڕەنجاند و لە خۆم تۆران لەسەر فڵان شت، ئێستا گاڵتە بە خۆی دەکا کاتی تەمەنی بۆتەش 50-60 ساڵ. بۆیە لە ئێستاوە بڕیار بدە هەر شتێک دوای چەند ساڵێک مای گاڵتە پێکردن بوو هەر ئێستا خەفەتی پێمەخۆ، بەرواری بەسەرچوونی هەیە وەکو بەرواری دەرچوونی هەیە. یاسایەک هەیە دەڵێ هەر شتێک دوای 5 ساڵی تر بەلاتەوە گرنگ نامێنێ، ئێستا بێ بۆ 5 خولەکیش بۆ بیری لێمەکەوە خەفەتی لێمەخۆ. مادام 5 ساڵی تر ئەو شتە گرنگ نامێنێ لەلات، نابێتە دەرەجەیەکی ژیانت، نابێتە ئەولەویەتی ژیانت، نابێتە خەم و هەمی یەکەمی ژیانت، کوڕە دە ئێستا وازی لێبێنە، بەخوا 5 ساڵی تریش دێ و بەرواری بەسەرچوونی ئەو خەمەش دەڕوا. داواکارم لە خوای پەروەردگار لەم وتارەدا ئەوەی کاوتمان خۆم لێ حاڵی بموکاری پێ بکەم، یا ڕەبی خوای بیکەی بە خێر و بەرەکەتیش بۆ ئەم موسڵمانانەی کە لە ڕێگای ئەم فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتی و یوتوبەوە ئەم وتارە دەبینن. ماڵەکەمان کردەوە ماڵێک لە ماڵەکانی خوا، یا ڕەبی خوایە ماڵی منیش و ئەم بینەرانەش هەموو موسڵمانان ڕووناکەی. یا ئەڵڵا باشتر لە دینەکەی خۆت شارەزامانکەی، وانەی گرنگی ژیان فێر ببین، یا ڕەبی خوای پەروەردگار لەسەر ئەم شەریعەتە دامەزراومانکەی، لەسەر ئەو ئیسلامەی کە تۆ تەنها بە ئیسلام ڕازی دامەزراومانکەی،
يا ربي خوای هدایت الداوین اهدنا الصراط المستقيم بردوام لقل ما نبي لسر أمر بازار راستا حتى دقينا وبلقايته بإيمانه يا الله يا شافي شفای نەخۆشەکان ما بدەی يا ربي خوا شفای نەخۆشەکان ما بدەی لەش بە ئازارەکانمان دەرمانێک حەبێک دەرزیەک دەرمانێکیان بۆ بکەی بە شفای نەخۆشەکانیان يا ربي خوای پەروەردگار لە مردووەکانمان خۆش بی ئێمەش بە ئیمانەوە بە ئەوان بگەێنی ڕەحم بە دایک و باوک و خێزان و منداڵمان بکەی رحم بهمو كردستانيان بكي رحم بمسلمانان جيهان بكي يا ربي خوي عاقبة خير مانكي آمين 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 والحمد لله رب العالمين.